کابرا هەمووی پشتوێنێکێنا و یعنی وەڵامی تۆ بۆ هەری کەسێک کە لە کوردستانی عێراق دەڵێ من پیشەگەرم وەڵامەکەی تۆ ئەوەیە کە دەڵێ لە پاڵەوانێتت دەرەوان بۆ خۆیان بانگت دەکەن بۆ خۆی کە پاڵەوانتی دەرەوە پیشەگەر بوویت پارەت هێنە ساب و جیاوازە منە لە یەک دوو چاوت فەرمیت بۆ دەنێ بەڵێ پیشەگەر یعنی چی پیشەگەر ئەوانن کە ئەیان بین لە جیانی دەرەوە کە ئەچنە وڵاتی خۆیان پرۆژەکەنەوە مەکتەبەکەتەوە مزگەوتەکاتۆ بیرەکاتۆ خزمەتەکە مجەمەعی وەرزشیەکە بەڵام ئەم پیشەگەرەکان وای کە پیشەگەریش نیەن و لە کورسان دەرگای مەسوول و مەسوولە گەڕێن بۆ سوال و داوای هاوکاری دامەکەن لەبەرە من بۆ ناڵم پیشەگەر ئەو پیشەگەر نییە ئەگەر تۆ ڕسمیان بی پیشەگەر بی تۆ هاوکاری خەڵکەکەی بۆ داهاتێکی باش دەبێت. کاپتن ئەی بەنسبەت ئەو پاڵەوانەتیانەی کە لە کوردستان دەکرێت لەژێر ڕێنماوی سەرپەرشتی حکوومەتی یاریمی کوردستانە زۆربەی ئەوەی هەر پاڵەوانێک لە ژێر چاودێری یەکێتی وەرچی پارێزگاکەی یا کوردستانە نەبوو ئەوە پاڵەوانێکیی نافەرمیە چەند نەتیجەشی تیاابێ مەگەر خۆی بڕوا دەرگا و دەرگا بگەڕێ بۆ هاوکاری هیچ هاوکاری ناکەین بەڵام ئەگەر بێت و لەسەر ئاستی کوردستان نەتیجەی خۆی بێنە هاوکارێکی کەمیش بێرەکرێ یانەکەی دامێکیەکە بەشی مەسرف و خەرجیەکەی. ئەی مامۆستای بەڕێز پرسیارێکی ترێک کە لەوانەیە زۆربەی خەڵکیش ئەو پرسیارە بکات ئەو هوەرە بەرگریەکەوە هەر یاریزانێکە خۆی فێری دەکات پرسیارێکی لە ناو خەڵکی دەڵێ لە ڕووی یاساییەوە ئەو کەسێکەوە شارەزای هوەری بەرگریە ئیتر کۆنفۆبێ یا کیک بۆکسین بێ ناتوانێت لەسەر شەقام بەرگری لە خۆی بکە پێ چکە لە ڕووی یاسایی و تووشی کێشە دەبێت ئەو قسە تا چەند ڕاستە خۆی یەک شتێک کە بووی بە یاریزان کە بووی بە یاریزان ئەو وەرشە چووە ڕۆحتەوە تێکەڵ بوو باوەڕکە لە دەرەوە شەڕی شت لەگەڵاکەن شەڕ ناکەین یعنی منە زانم 100% لە کابرا بەێسترم یعنی وەکو کەسێکی بەخشندەت لێ ئەوە خەڵکانێک هەیە دوو ڕۆژ یاریەکە بە ناوی وەرشەوە خۆنواندنەوە جیان بەڵامەوی کە شەڕ ناکەم مەگەر لە حاڵەتێکە زۆر زوڵم و لێ بکرێن زۆر کابرا بیەوێ ئیهانەت کاینا ئەو کەسەی کە بە کامل وەرزشکارە ناوی وەرزشکاری فعلیە بە هیچ شێوەیەک شەڕ ناکات.